والله جارك جنيه كان رسمي هذا هلك خلق كذا قلت لا تسول لا تسول قلت بداية راوس منالك قلت ما مع والله هدي هو منالي هواية تم رسمي يقول قلت يمقرب ئێمە زۆربەمان بە منداڵی جۆمان لە گۆرانیەکانی گرتووە و ئێستاش منداڵەکانمان گوێ لە گۆرانیەکانی دەگرن ئەویش مامەوڵەیە مامەوڵا سڵاو دەبێ و سپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ ئێمەوە باسم کرد منداڵ بن جۆمان لە تۆ دەگرن ئێستا منداڵەکانمان هەر گوێ لە تۆ دەگرن سیوای لێ کردووە بەم تەمەنە زۆرەوە ئەم تەمەنە زۆرە تا لە خزمەتی هونەردا بێ سەلیقە و توانە و تااقەتت هەر بەردەوام بێ سپاست دەکەم ماوەی 25 ساڵە من لە ناو هونەری داڵاندا دەژیم زیاتر لە 20 کلیپم هەیە بەڕاستی چونکە مناڵ هەستم کرد مناڵ بەڕاستی زۆر مەغدورن هونەری منداڵ زۆر بایەخی پێنادرێ بۆیە ئەو هونەرم ئەو لایەنەم کردە سەربەخۆ بۆ خۆم ئیتر عەدوو لە تواناندا هەبووە درێغیم نەکردووە خزمەتی مناڵە جوانەکانی کوردم کردووە کە بەداخەوە پژێش خراومە ها ئەوەندەش دەڵێم بەڵام لێرەوە چاوی هەموو مناڵانی کورد ماز دەکەم مادام منیان خۆش دەیە منیش دیان خەمە ناو دڵی خۆمەوە هەر تەمەن درێژ بن هیوادارم هیچێ هەبێ جێ بن بگرێتەوە و گرنگی بە هونەری مناڵان بدات چۆن بوو بریارەدا یەکەم جار گۆرانی بۆ منداڵان بڵێ بۆچی منداڵانت هەڵبژاردی یەکەم جار گۆرانی دێوەرە تۆمار کرد پژگیرێکی زۆری هەبوو بەڕاستی خەڵکێک زۆر هاویدام گوتم دیارە شتەکە خەڵک مناڵ حەزی لێ دەکا بە تایبەتی مناڵ کلمە دووەم هەلوور بەلوور هەر بەجارێ تەقیەوە بەڕاستی تر ئەوە وای لێ کردم کە من واز نەهێن بوون سەرکارەکانم بەردەوام کرد دیارە تاکەی بەردەوام بیت هەتا توانام هەبی بەردەوام دەبوو ئەمە هونەرماندی بوونی تێدا نیە و تەمەنیشی تێدا نیە سان دەبێ ئەگەر شتێکت پێ بکرێت دەبێ بیکەیت بە تایبەتی هونەر مادی بوونی نییە هونەر بۆ گەلە چونکە ئەو هونەرە بۆ هیچ کەسێک نییە بە تایبەتی مناڵانی کورد هەرچەندی بۆیان بکەی هەر کەمە بۆیە من هەتا لە توانامدابی کاریان بۆ دەکەم کاری مناڵانیش زۆر پیرۆزە خوشقی مامەوڵا هەر لەسەر سەجدەکان دەبینرێ یاخود بۆ منداڵ و نەوەکانی خۆشت بە ئاماشەوە بە بەردەوام گۆرانیان بۆ دەڵێ یاریان بۆ وەڵا بۆ هەمووان هەر کەسێک من لە ماشەڵڵا هەندە گۆرانی و هەندە کلیپ و ئەوەندەم ئاهەنگ جێڕا لە خەیاڵ منە فیستیڤالات ئەو فیستیڤال و لە هەموو شارەکان لە سلەیمانێ لە کەرکووچێ لە دۆچێ لە شارەکانی لێرە لە کۆی هەر زۆر لە هەولێرە هەر باز ناکرێت زۆر گۆرانی زۆر فیستیڤال لە ئاهەنگەکان بەشداریم کردیە بۆیە حەزیان لێ دەمەوێت دڵی منداڵان نەشکێنم مادام مناڵ حەزی لێیە منیش دەمەوێت لەگەڵی گۆرانی بڵێم گۆرانی بۆ بڵێم چونکە مناڵ بەڕاستی هەتا پەروەردەی جوان چاچ بکەی کەسێکی بەسوودی لێ دەربچێت ئانەت هەموو بە خۆبەخشی کردووە بە خۆبەخشی زۆربەی بەخۆزن منداڵان چۆن فیدباکیان بۆ ئەمە هەیە چۆن پێشوازی لێ دەکەن جاوا تۆ دەبینی هەنە لێرە خۆت دەڵێ ئەمە تەمەنم بچووک بۆ ئەوە ئیتر ئەوە شتی مناڵی پیر نابی چونکە تۆ گەورە دەبی مناڵەکەی تۆ پێدەگا یەکی تر بێ مناڵیت پێدەگا ئیتر بە دوای دادێ بەڵام پێویستە هونەری مناڵ گرنگی پێ بدرێ پشتگوێ نەخرێ لە هەمووی گرنگترە چونکە مناڵ ڕۆژ بە ڕۆژ مناڵ جوان دێتە گۆرە مناڵ مێشتی پێ گەورە دەبی بەڕاستی هونەر مێشتی مناڵ گەورە دەکات بۆ خۆم باسم کرد بە منداڵی جۆم لێگرتووی کەستر ئاوا توش دەبێ ئێستا گەورە بێ و کەسێک تاوا پێگەشت بێ و سپاس کا بڵێ کوێم لێگرت تەمە درێژ بی ئیتر ئەوە زۆری وەکو ئەوە تۆ برێت سەدەمی کەسی تووشم بووین وەڵڵا جارێکی ژنێکیان ڕسمیە دەگرت هەرکە خەڵکەکەیدا گوتی لا چۆن گوتم دایە ڕاوەستە مناڵێکی بباوژم گوتی مامەوڵا هەندی ئەو مناڵی بوو هیوایەتم ڕسمێک بوو لەگەڵ تۆی بگرم وێنەیەک لەگەڵ بگرم ئەوە گوتی مێردم کرد مناڵیش مێ ئەو دەتوانێت گوتم دەوەرە درێژ ئینشەڵڵا هەر هەبی ئەمە مامەدوڵەیە کە وەڵ خۆی دەڵێ 25 ساڵە لەنێو ئەم هونەرەدا و شەڵاتە من درێژ دەبێ وەک خۆشی دەڵێت تا توانە ئەمە بێ بەردەوام دەبڵێ